خوێندکارانی پۆلی حەوتەم، ئەم ڕۆژ باسی وانەیەکی نوێ ئەەکەین، هیوادارم سوودی لێ وەربگرن. Chapter 5 Lesson 9 Transformations واتە جێگۆڕکێییەکان. Transformations change the position or orientation of a figure واتە گۆڕینی شوێن و ئاڕاستە یاخودباری شێوەکەمان. The resulting figure is the image of original و ئەنجامی ئەو شێوەی کە بۆمان دەرئەچێت وێنەی هەمان ئەو شێوەیە کە لە سەرەتایە هەمان بووە، شێوە ئەسڵەکە خۆی. We have three types of transformations. سێ جۆر جێگۆڕکێمان هەیە. Translation واتە گواستنەوە. The figure slides along a straight line without turning واتە شێوەکەمان بەسەر لاینێکی ڕێکا ئەڕوات، شوێنەکەی ئەگۆڕێت، ناوی گواستنەوەیە خۆی. Translation شوێنەکەی ئەگۆڕێت بەسەر لاینێکی ڕێکا ئەڕوات بەبێ ئەوەی بسوڕێتەوانێ، واتە تەنها شوێنەکەی ئەگۆڕێت، بارەکەی ناگۆڕێت بە هیچ لایەکی تر. ئەگەر سێریکەن ئەم لایەی لە هەمان شوێنایە بە هەمان شێوە. Rotation واتە خولانەوە. The figure turns around a fixed point وێنەکەمان دەسوڕێتەوە بە دەوری خاڵێکی جێگیرە. ئەگەر سێریکەین بەم شێوەیە وێنەکە سوڕاوەتەوە، لەمەیانە باری وێنەکەش ئەگۆڕێت. سێری ئەم لایەکەن چۆتە کوێ، بارەکەی ئەگۆڕێ. And note that the point that a figure rotate around may be on the figure or away from the figure. ئاگاتان لێبێت ئەو پۆینتەی کە وێنەکەمان بە دەوری ئاسوڕێتەوە گونجێت لەسەر وێنەکە خۆی بێت. ئەگەر سێریکەن لێرە لە نێوان هەردوو وێنەکەیە ئاش گونجێت لە دەرەوەی شێوەکان بێت، لە دەرەوەی فیگەرەکان بێت. Reflection واتە وێنەدانەوە. The figure flips across a line of reflection واتە وێنەکەمان هەڵ ئەگەڕێتەوە بەسەر line of reflection واتە هێڵی وێنەدانەوەکەمان، کە هێڵێکە تەوەری وێنەدانەوەشی پێ ئەڵێن. وێنەکەمان هەڵ ئەگەڕێتەوە بەسەریا بە هەمان شێوە. Creating a mirror image وەکو شێوەیە کە لە ئاوێنەیەکا چۆن وێنەکەی دەرەکەوێت. ئەگەر سێری ئەم ڕسمانە بکەن، ئەم خەتە ئەگەر ئاوێنەیەکی لەسەر دابنێن بەم شێوەیە، سێری ئاوێنەکە بکەن، هەمان ئەم وێنەیەتان لەم دیوەوە بۆ دروست ئەبێتەوە بە هەمان شێوە. ئەمەشیان ئەگەر ئاوێنەکە ڕوو لەم بکەن، سێری ئاوێنەکە بکەن، ئەم وێنەیان ئەبینن. Example 1 says identify each type of transformation. هەر شێوەیەک لە جێگۆڕکێیەکان دیاری بکە. Part A. If we see the figure slides along a straight line without turning. ئەگەر سێری وێنەکەکەین بەسەر لاینێکی ڕێکا ڕۆشتووە و هەروەها هیچ سوڕانەوەیەکی نییە. So the transformation is translation. کەواتە جێگۆڕکێیەکەمان چییە؟ Translationە، گواستنەوەیە. And if we see this figure in part B, we have a point that the figure rotate around. پۆینتێکمان هەیە کە وێنەکە بە دەوریا چی کردووە؟ سوڕاوەتەوە. So the transformation is rotation. کەواتە ئەتوانین بڵێن جێگۆڕکێیەکەمان rotationە، خولانەوەیە. چکە چیمان هەیە؟ پۆینتێکمان هەیە کە وێنەکە چی کردووە؟ rotate around، بە دەوریا سوڕاوەتەوان. ئاگاتان لێبێ هەر کاتێک پۆینتێکمان هەبوو یان گۆشەی سوڕانەوەکەمان هەبوو، وەکو شێوەی گۆشەیەکی لەگەڵا دروست کردووە، ئەوە ئەبێ بیناسینەوە ڕۆتیشنە. وێنەدانەوەش ئاسان ئەناسرێتەوە. ئەگەر ئاوێنەیەک دابنیت، هەمان ئەو وێنەی بەرامبەریت بۆ دروست ئەکاتەوە. We have example 2. Example 2 says graph each transformation. وێنەی هەر جێگۆڕکێیەک بکێشە. Part A says translate triangle ABC 6 unit right and 4 unit down. واتە گواستنەوەی سێگۆشەی ABC 6 یەکە بۆ لای ڕاست و 4 یەکە بۆ خوارەوە. Move each vertex
6 unit to right and 4 unit down. هەر یەکێک لە ڤێرتیکسەکان 6 یەکە ببە بۆ لای ڕاست و هەروەها 4 یەکەش بۆ خوارەوە. For example, vertex A 1 2 3 4 5 6 and 1 2 3 4. Select the point and we write I prime. We write same letter with prime to know that these 2 points are corresponding. هەمان هێما ئەنووسینە و پرایمێکی لەسەردا ئەنین بۆ ئەوەی بزانین کە ئەم 2 پۆینتە هەمان جێگەیان هەبووە، بۆیە هەمان پیت ئەنووسینەوانێ. خۆ ئەگەر ناپیتێکی ترمان ئەنووسی، بەڵام بۆ ئەوە باشترە کە بزانین ئەم پۆینتە لەگەڵ ئەمەیە هاوجێن لە هەردوو وێنەکەیە. And after that for point B 1 2 3 4 5 6 and 1 2 3 4. Select point B and write B prime. And for point C we have 1 2 3 4 5 6 and 1 2 3 4. Right, C prime. Then join them. وهروها بەم شێوەیە ئەیانگەێنین بە یەکتر. بەم شێوەیە وێنەی ترانسلیشنە کێشرێتەوە. ئەگەر وێنەیەکە باتێ بڵێ ترانسلیتی بکە بەو لایە ئەو بە چەند یەکەیەک. Says rotate triangle JKL 90 degree counterclockwise around the vertex J. واتە خولانەوەی ئەم سێ گۆشەیە بە دەوری خاڵی جەیە 90 پلە و هەروەها بە پێچەوانەی میلی کاتژمێر کە بەم شێوەیە ئەکات. A side joined with J rotate 90 degrees. ئەو لایی کە بەسراوە بە پۆینتی جێەوە 90 پلە بخولێنەرەوە by using protractor بە بەکارهێنانی گۆشەپێو. We have two side joined with J. We select JK. هەر کامێکیان هەڵبژێری ڕاستە ئێمە ئەویان هەڵئەبژێرین کە ئاسانتر بێت. side JK. بەم شێوەیە 90 پلە دیاری ئەەکەین بە بەکارهێنانی گۆشەپێو. And select point K with same distance from J which 1 2 3. و هەروەها خاڵی کەی دیاری ئەەکەین لەسەر ئەو گۆشەنەوەی کە دروستمان کرد کە هەمان دووری هەبێ کە چەندەیە 1 2 3 units. So we have 1 2 3 unit. And select point K or write K prime. And select point L with same distance from K which 1 2 3 4 5 unit. 1 2 3 4 5 unit. Such that the side L prime K prime perpendicular with side K prime J. پێویستە ئەم لایە لەسەر ئەم لایە ئەستون بێت وەکو لە وێنەکە خۆیان هەیە. ئەگەر سیر بکەین ئەستونە لەسەر ئەم لایەن بۆیە ئەزانین کە بەم شێوەیە ئەڕوات و هەروەها ئەزانین بەم شێوەیەیان نایەت کە ئەستون بێ لەسەری بەرەو خوارۆ نایەت لەبەرەوەی ئێمە وتومانە بە پێچەوانەی میلی کاتژمێر کە بەم شێوەیە ئەکات. And join them. و هەروەها پۆینتەکان بە یەکتر ئەگەیەنین بەم شێوەیە.
دەرسیکەین یەکەم جار ڕۆتیتمان بەم سایدەیان کرد بەم شێوەیە بە پێچەوانەی میلی کاتژمێر 90 پلە و هەروەها ئەم خاڵەش گرنگ بوو دیاریکردنی زانیمان کە ئەبێ ئەستون بێ لەگەڵ بەیسەکە لەگەڵ بنکەکەیە یان لیکسی پێوتێ لە ڕای ترایانگڵە زانیمان کە ئەبێ پێرپێندیکولەر بێت ئەستون بێت لەسەری و هەروەها بۆ شێوەیە زانیمان کە ئەکەوێتە ئێرە نایەتە خوارۆ لەبەر ئەوەی وتمان وێنەکەمان بەو شێوەیە ئەڕوات. C says reflect the figure across the y-axis واتە وێنەدانەوەی ئەم شێوەیە لە بەرامبەر تەوەرەی y. As much as the distance each point from y-axis, draw the point on the opposite side. بەقەدەر دووری نێوان هەر پۆینتێک لە تەوەرەی وایەوە لە بەرامبەر خۆیە بەقەد هەمان دووری پۆینتێک دروست بکەرەوانێ. For example, for point D, we have 1 unit. So, count 1 unit from the opposite and draw the point. بەرامبەر خۆی یەک یونت بژمێرە و پۆینتێک دروست کەرەوانێ and write D dash. And also for point C, we have 1, 2, 3. So we have 1, 2, 3. And write C prime. And for point B, we have 1, 2, 3. So we have 1, 2, 3. پێویستە بەرامبەر خۆی بێ وتمانە ئۆپۆزیت دواتە ڕێک بەرامبەر خۆی بیکێشیتەوە وێنەکەی. And for point A, we have 1, 2, 3, 4, 5. So we have 1, 2, 3, 4, 5. And write I prime. And for point E, we have 1 unit. So we have 1. And for point F, we have 1, 2, 3. And write E prime. 1, 2, 3. Write F prime. And for point G, we have 1, 2, 3. So we have 1, 2, 3. And join them. و هەروەها بە یەکتریان بگێنە بەم شێوەیە. بەم شێوەیە وێنەی ریفلێکشن ئەکێشرێتەوانێ. ئاگادار بن خوێندکاران ئەگەر وێنەکەمان چەند پۆینتێکی لەم دیوی تەوەرەکەەوە بوو کە وێنە ئاياتۆ بە دەوریاوە چەند پۆینتێکی لەو دیوە بوو ئەو پۆینتانی کە لەم دیون چەند پۆینت بوو لە بەرامبەر خۆیان ئەیژمێریتەوە ئەوانەشی کە ئەکەونە ئەم دیوە بە هەمان شێوە ئەوانەی کە ئەکەونە ئەم دیوە لەو دیوە دروست ئەبنەوانێ ئاگاداری ئەو تێبینیە بن. ئێکسەرسایزەکان هەتاکو ژمارە 10 هۆموۆرکە.